یەکێتی نەتەوەی کورد بۆ ئەمڕۆ بەگەلی کورد لە هەرە پرسە گرنگەکانەوە پێویستە لە پرسی یەکەمدا بێت و پێویستە هەموو چیر و توێژەکان لەو بوارەدا لەسەر پێ بوەستن و داوای پرسی نەتەوەی بکەن بە تایبەت هەموو لایەنە سیاسیەکان هەموو قەوارە سیاسیەکان بە سیاسی و مەدەنی و کۆمەڵایەتی و ئاینی و هەموو چین و توێژەکانەوە پێویستە ئەمڕۆ لەسەرەوە پرسە بوەستن و ئەم ڕۆژگاری کەوا ئەمڕۆ هەموو قەیرانە سیاسی و ئابووری و تەندروستیەکانی گردێتەوە پێویستە کورد و گەلی کورد ئەو ڕۆڵەی هەبێت بە تایبەت لە ڕۆژهەڵاتی ناوڕاستە چونکە بمانێ و نەمانەوێت ئەو قەیرانە زیاتر لەسەر شانی گەلی کوردە لە ڕۆژهەڵاتی ناوڕاست وان پرسەش تەنیا بە لایەنە سیاسیەکان دەتوانم بڵێم چارەسەر ناکرێت بۆیە پێویستە گەل و کۆمەڵگا ئەوش بکەوێتە ناو ئەو پرسە ئەوانش داوای ئەو مافە بکەن و خۆیانش بەرپرسیار ببینن بەداخەوە ئەمڕۆ بینین چەندین ئاستەنگی هەیە لە بەردەم پرسی بەستنی کۆنگرەی نەتەوە یان یەکبوونی گەلی کورد یەکێ لەو پرسانیش کەەوە ئەستەنگن مثلا لایەنە سیاسیەکانە یان ئەو هەم بەگشتی لایەنە سیاسیەکان لە ڕووی تاکیشەوە تاکی سیاسی کورد ینی کەسایەتی سیاسی کورد نایەنەوێت ئەو یەکێتیە دروست بێت لەبەر بەرژەوەندی تەسکی حیزبایەتی خۆیان ئەگەرنا هەر کاری پێشینەی گەلی کوردەوە یەکێتی نەوتەوەی کورد دروست بێت بە بۆنەی هاتنی جەژنی نەورۆز سەری ساڵی کوردی و جەژنی نەورۆزەوە پیرۆزبایی لە تەواوی گەلی کوردستانەکەم هەر چوار پارچەی کوردستان و ئێمە جەژنی نەورۆز وەکو جەژنێکی نەتەوەیە بینین جەژنێکە بین کەوا گەلی کورد یەکە خات لە یەک ڕۆژاو لە یەک بۆنێدا گەلی کورد بەو جەژنە یەکەخەن و ئەوایە لە نەورۆزەکانە بمانتوانێت ئەگەر بە ئەمڕۆ لە ڕووی تەندروستیەوە ناتوانین ئەو جەژنە بگیرین بەڵام بە شێوازی تر پێویستە ڕۆژی نەورۆز پیرۆزکەین و پەیامی یەکبوون بدەینە گوێی هەموو جیهاندا. ئەم پرسێکە بە ناوی کۆنگرەی نەتەوەی باسەکرێت پرسێکی زۆر گرنگە و نەک تەنها مەسەن بۆ پارچەیەکی کوردستان بڵین ڕێبەرایەتی و پرساکە بەڵکو بۆ هەموو کورد بۆ هەموو تاکێکی کورد لە هەر شوێنێکی دنیا هەیە پرسە گرنگی و تایبەتی خۆی هەیە بەڵام ئەم پرسە کۆمەڵێک هۆکاری لە پشتەوەیەکەوە دواکەوێت یان کۆدەنگێکی لەسەر دروست نابێ و کارێکی مێژووی کۆمەڵایەتیە جوگرافیە و گەورەترین هۆکارێکە کاریگەریە بێ لەسەری ئابوووریەوە کات کە ئێمە دوورتر لێ کار بکەین و نتوانین لە دەوریە کۆبینەوە بۆی پرسێکی گەوری وەکو کۆنگرەی نەتەوەی یانە پرسێکە تایبەتە بە کورد لە هەر چوار پارچەی کوردستان هەنگاوی باشتر بنێ و ئێمە وەکو تاکی کورد هەر ئەوەی کە بەشێک نەبین لە خیانەت بەشێک نەبین لەو پرسە دژی ئەو پرسە گرنگە بین بەدڵنیایەوە ئەتوانین هەنگاوێکی باشتر بنین بۆی کە ئەم پرسە وەکو پرسێکی نەتەوەی هەنگاوی باشتر بچێتە پێش.